از بێژم نسبەت ئەمە سەرچاوە و از باوەڕ ناکەم کەسی دیش ئەو حەقی قانونیش هەبی و اعتراضی بکە. پرسی سەرۆکایەتی هەرێم گرێکوێرەکەی پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان 2 مانگی تەواو ماوە بۆ یەکلابوونەوەی چارەنووسی پۆستەکەی بارزانی تا دێت ئەم بابەتە گەرمتر و هەستیارتر دەبێت. ناکۆکیەکان بەردەوامن و هەر لایەنێکیش پرۆژەی خۆی هەیە. پێدەچێت گرنگترین پرسیار لای هاوڵاتیانی هەرێم ئەوە بێت ئایا دوای 2 مانگی دیکە بارزانی لە پۆستەکەی دەمێنێتەوە یاخود نا. پارتی دموکراتی کوردستان و لایەنگرانی پێیان وایە بەهۆی دۆخی سیاسی هەرێمی کوردستان و ناوچەکەوە پێویستە بارزانی لە پۆستەکەیدا بمێنێتەوە. دەشڵێن هەرێمی کوردستان لە سربەخۆیی نزیک بووەتەوە و تەنها بارزانیش دەتوانێت نوێرایەتی ئیرادەی سربەخۆیی کورد بکات. ئەوان هەروەها دەڵێن بارزانی لە ئێستادا بەدیلی نییە. بۆ پێی بارزانی لە ڕووی دیبلۆماسیەوە پەیوەندێکی بەرفراوانی لەسەر ئاستی نێودەوڵەتیدا هەیە و لە ئێستاشدا کورد زیاتر لە هەر کاتێکی دیکە پێویستی بە بارزانیە. لایەنگرانی بارزانی نمونەی دوا هێرشی داعش بۆ سەر هەرێمی کوردستان دێننەوە کە بارزانی بەهۆی پەیوەندە نێودەوڵەتیەکانیەوە توانی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی هان بدات پشتگیری هەرێمی کوردستان بکەن لە جەنگی داعشدا. لە بەرامبەردا لایەنەکانی دیکە دەڵێن بارزانی بە پێی یاسا ناتوانێت خۆی کاندید بکاتەوە مەگەرەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم جارێکی دیکە هەموار بکرێتەوە. ئەو لایەنانە هەروەها پێداگیری لە سیستەمی پەرلەمانی دەکەن کە لەو سیستەمەدا دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم سنووردارە و زیاتر تەشریفاتیە. ئەو لایەنانە ئاماژە بەوەش دەکەن بارزانی لە ماوەی سەرۆکایەتەکەیدا ئەوەندەش سەرکەوتوو نەبووە کە بەدیلی نەبێت. کاتێک مەسعود بارزانی ڕۆژی 12 حوزەیرانی 2005 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بە پێی ڕێکەوتنی نێوان پارتی و یەکێتی وەک سەرۆکی هەرێم هەڵبژێرا یەخستنەوەی دوو ئیدارەی هەولێر و سلێمانی گرنگترین خواستی هاوڵاتیانی هەرێم بوو. بەڵام دوای 10 ساڵ لە سەرۆکایەتی بارزانی بە وتەی ڕەخنەگرانی بارزانی هێشتا ئاسەواری دوو ئیدارەی لە هەرێمی کوردستاندا ماوە و بڕیارەکانی بارزانی لە ناوچەکانی ژێردەستی ئیدارەی پێشووی سلێمانی جێبەجێ ناکرێت. بارزانی لە 10 ساڵی ڕابردوودا زۆر جار باسی یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگەی کردووە. دوایین جار لە ساڵی 2014دا داوای لە وەزارەتی پێشمەرگە کرد لە ماوەیەکی دیاریکراودا هەموو هێزەکان یەک بخاتەوە و بوونی هەر هێزێک لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە نایاساییە. بەڵام تا ئێستاش ئەو هێزانە یەک نەخراونەتەوە و بە تایبەت هێزەکانی 70 و 80. بارزانی لە ساڵی 2005ەوە گەڕانەوەی کەرکووک و ناوچەکێشە لەسەرەکانی دیکەی بە ئامانجی سەرەکی خۆی زانیوە. ئەو ناوچانە ئەگەرچی بە دوای پاشەکشەی سوپای عێراق بەهۆی هێرشی داعشەوە لە کۆنتڕۆڵی پێشمەرگەدایە بەڵام تا ئێستا بە فەرمی نەگەڕێنراونەتەوە و ناکۆکیەکانی هەولێر و بەغدا لەسەر ئەم پرسە بەردەوامە. بارزانی لە دوای خۆپیشاندانەکانی حەڤدەی شوباتی 2011 داوای کرد لە ماوەی چەند مانگێکدا پرسی گەندەڵی چارەسەر بکرێت. بەڵام هێشتا وڵاتیان و هەندێک لە لایەنە سیاسیەکان پێیان وایە هیچ هەنگاوێکی کردەیی بۆ بنەبڕکردن یان کەمکردنەوەی گەندەڵی هەڵنەهێنراوە. لە خولی دووەمی سەرۆکایەتی بارزانیدا ناکۆکی لە نێوان هەولێر و بەغدا سەری هەڵدا. بەهۆی ئەو ناکۆکیانەوە بەغدا بەشە بودجەی هەرێمی بڕی و بەو هۆیشەوە قەیرانی دارایی ڕووی لە هەرێم کرد و تا ئێستاش بەردەوامە. ڕەخنەگرانی بارزانی هەروەها دەڵێن بارزانی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا نەیتوانیوە لە نێوان هێزە ناوچەیەکاندا بە تایبەت لە نێوان دوو وڵاتی تورکیا و ئێراندا هاوسەنگی بپارێزێت و ئەمەش پێدەچێت لە داهاتوودا ببێتە هۆی مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان.